بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز باینتان باش و سڵاوتان لێبێ سواز بەخواش ئەمڕۆ دەرفەدە بوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم کاک جەلال لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بینەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە پەیامی ڕۆژ مێ دەکەین تا کۆتایی بەرنامە بینەرمانبن و هەلش لەش ساغ و سەلامەت و تەندروست باش بن. سپاس ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خواتان لێبێت بە هیوای تەندروستی و لەش ساغی بۆ هەموو لایەکتان. بابەت و بەرنمەکانی ئەم ڕۆمان دیارە تەورێکی سەرەکیمان ئەمڕۆ بۆ ئامادەکردوون کە ویش میوانداری گروپی مناجات و عیرفانی ژیارە لە هەڵەبجەوە تەشریفیان هێناوە تا کۆلایی بەرنامە لەگەڵ ئەمانەیە دەبین میوانی پەیامی ڕۆژ دەبن کۆمەڵێک بەرهەمی جوان کۆمەڵێک بابەتی عیرفانیان بۆ ئامادە کردوین لەگەڵ مناجاتە کە ئەمڕۆ پێشکەشتان دەکەین گروپێکی بەرفراوانن جیاواز لەمانە ئەو زانیاریە تایبەتانەی یا ئەو چالاکیانەی کە هەند لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە لە شار و شارۆچەکانی هێرێمی کوردستاندا کە ڕوو دەدەن هیچ کاتێک لێتان دانابڕین لە گواستنەوەی زانیاریەکان لە ڕێگەی پەیامێرەکانەوە بۆیە ئەمڕۆ تەنها لەم تەوەرەدا لە خزمەتانە دەبی لەگەڵ بڕگەی لەگەڵ پەیامێران و کۆمەڵێک ڕاپۆرت و بیتی کە بۆمان ئامادە کردووە. وەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بینێت لەگەڵ بێت.
ئێمە وەکو بەشی ڕاگەاندن و ڕۆشنبیری و هەڵبژاردن و ڕاپرسی مەڵبەندی ڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە دوو بەشی جیاوازن هەستاین بە مەراسیمێکی ڕێزلێنان بۆ کاژێڕان و هاوکارانمان لە هەردوو بەشەکە لە ئەنجومەنەکان واتە کاژێڕانی هەڵبژاردن و ڕاپرسی و ڕاگەاندن و ڕۆشنبیری لە ئەنجومەنەکانی ڕێخستنی کۆمەڵی ئیسلامی و ئەو کەسانش کە هاوکار و پاڵپشتیانن لە کارەکەدا. مەوەسمان لەوە بریتی بوو لە تەقدیرکردن و ڕێزلێنان لە مادووبوونی چەند ساڵی ئەو خوشکوبرانەی کە ماوەی 5 ساڵ لە دوای کۆنگرێسی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە کە دەستێداتەوە کارانە خۆبەخشانە ویسمان لە ڕێگەی ئەم ڕێزلێنان و ئەو هەدیەی کە دابین کرابوو ئێمە تەقدیری ئەو مادووبوونیان بگرین بۆ سوپاسیان بکەین و دەستخۆشان لێ بکەین و سوپاسی ئەوانەش دەکەین کە هاوکارمان بوو لە دابینکردنی ئەو دیاریانەی کە پێشکەشکران کە ئەوانیش مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و تۆڕی میدیای کۆمەڵ کە لە ڕێگای برای بەڕێزمان کە حەزی فاروقەوە ئەو دیاریانەدا دابین کرا ئەم ڕۆژ لە مەراسیمێکی شایستەدا پێشکەشمان کردن و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین لە داهاتوودا. دەستخۆشیێکی زۆر لە مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی دەکەین بۆ سازدانی و مەراسیمە بۆ پێدانی دیاری و ڕێزلێنان بۆ کارگەڕانی هەڵبژاردن و ڕاگەیاندنی ئەنجومەنەکان بحەقەتەوە ئەوەی کە ئەندامان دەیکەن تەنیا فی سەبیلی لایە چاوەڕێ هیچ شتێک ناکەن بەڵام پێدانی دەستخۆشی و ڕێزلێنان و هەندان لەلایەن سەروەوە کارێکی زۆر زۆر باشە و دەبێتە هەندانێک و تەرجیحێک بۆ کارگەڕان بۆ ساڵانی داهاتوو بۆ ئیش و کارەکانیان بە گەڕوتینێکی باشترەوە بکەن. ئازان و خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت دیارە دەچینە لای ئەو گروپەی کە وەک ئاماژەمان پێکرد گروپی مناجات و عیرفانی ژیار لە هەڵەبجە میوانی پەیامی ڕۆژن ئەمڕۆ سەرەتا دەچینە لای بەرپرسی لقی هەڵەبجەی ڕێکخراوی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی با بزانین زیاتر قسە لەسەر گروپەکەیان بکەن لەسەر کار و چالاکیەکانیان بزانین چی وای کردووە ئەم گروپە هەمووی پێکەوە کۆ ببنەوە لە خزمەتی عیرفان و مناجاتی دینی بن. مامۆستادان زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم باسێک لە کار و چالاکیەکانی خۆتان بکەوە گروپەکەتان چۆنە ئەمانەتان ڕێککەوتون و چالاکیەکانتان چین؟ بەلای خی گەورەی میهرەبان سەرتا دەستخۆشیمان هەیە بەڕێستان دوعاخوازم کە خی گەورەی یارمەتیدەری هەموو لایەک بێت بۆ بەڕێ پێشبردننی ئەم پرۆژە گەورەی کەەوە هەومان پێکەوە دەستباری لەگەڵ یەکتریا ئێمە لە ژیار لە هەڵەبجی شەهید ئەلبەتە نسوەتی ژیار بۆ پرۆدە گەشەپێدانی مرۆیی ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنیە کار و چالاکیەکانی لە کوردستانە بە شوازێکی گشتی بەربڵاوە لە سنووری هەڵەبجە ئێمە وانەیەکی ئاسایشی دکتۆر عەبدای هەورامانی پێشکەشیە کرد و تقریبا 2010 دەستمان پێ کرد کە کتێبی ئەددا و دەوای ابن قەیم شەرح کرد بەناوی ئاسایشی ڕۆحەوە ئەلەم بابەتێکی ڕۆحی و ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە غیابێکی ڕۆحیمان هەیە غیابێکمان هەیە بۆی کەوا لە دنیای سیاست و لە دنیای ئیدارە و دنیای نازەمە و جەجاڵانی کەوا هەیە پێویستمان بۆی هەیە جارێکی ئاسوودەی بۆ ڕۆح و دڵەکان بگەڕینەوە. ئێمەش لە دوای بە پایان گەیشتنی ئەم بابەتە پێمان خۆش بوو وەک ختامی وانەکانی جەنابی دکتۆر عەبداییم شەوێک سازکەین بەناوی شەوی مناجات و عیرفانی لەگەڵ ئەم مامۆستا بەڕێز و خۆشەویستانی کەوا لێرە دانیشتون ئەلبەتە ئەمانە هەمووی نینە یەک دوو برایکیشمان هەبوو نەماتوانین بیان هێن بۆ بۆنەی ئیشوکارەوە و بۆنی خەرباڵخیش کە دروست دەکەین لەگەڵ ئەم برا بەڕێزانە بە جیاوازی ئەوەی کەوا لە کۆی ئیشەکانی خۆمانە لەکوێ ئیشەکەن لەکوێ ئیش ناکەینیان لە شوێنێکی داریا هەین لەم گروپەیە کۆبووینەوە بۆی کە بتوانین شتێکی باش شتێکی جوان شتێکی چاک پێشکەش بکەین فعلا
لەلایەنەوە توانیمان تقریبانەوە چەند ساڵی شەهر شەوانە ساڵی جارێک ئەم مناسبەت ڕێک ئەخین ئەم ساڵ تایبەتمان کردو زیاتر بە ئەوانە ئاسایشە ڕۆحەوە کە زیاتر گەڕانەوە بوو بۆ لایەنە دەرونەکەی خۆمان کە ئەمڕۆ لەو فراخی گەورەیژین کەتیین ئێمەش لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە پێکەوە هەنگامان هەڵگرت توانین مەشتێکی جوان پێشکەین بۆ برایان ئەلبەتە لە دواتریش شەوێکی تابەترمان ڕێخست خاص بە خوشکانەوە کە هەموو پرۆگرامەکان و بەرنامەکان لەلایەن خوشکان خۆیانەوە بەڕێکرات واتە کاروباریشتان لەناو خوشکاندا هەیە جیاواز لەو گروپە هونەریەی لە هەمان کاتا وەکو ئاسایشێکی ڕۆحکەم باست کردەوانیش ئەو خوێنیان هەیە ئەو ئەوانانیان هەیە کە دەیخوێنن بەڵێ ئەوان شەر حزوریان هەبوو لەوانەکانە لە مۆڵەکەمان قاکەمان گەورێک کچانی تیا بۆ کوڕانیشتیا بوو ئێمە لێرە بۆ کوڕامان ڕێخستۆ پاشان بۆ کچانیشمان ڕێخست بەدەمەوە هاتنی خوشکان چۆنە بۆ بابەت ئەتوانم بڵێم لە ڕووی بەدەمەوە هاتن و ئیسیجابن بۆ بەرنامەکان و ئیسیجابن بۆ وانەکان لەبەر ئەوەی ئەوان کاتی زیاتریان هەیە دەفەتی زیاتریان هەیە سەرقاڵ نین بە کۆمەڵی شوکارێکەوە حزوری ئەوان زیاتر هەیە و جوودیان زیاتر هەیە و بوونیشان زیاترە و هەتا لە پێشکردنی بەرنامەکانیشا ئەو شوی کە دامانەوە بۆ خۆیان هەموو پرۆگرامەکان خۆیان بەڕێوان برد و ئەوکو حزوریش ئەوان زیاتر حزوریان باشتر بوو. زۆر باشە دەچینە لای مامۆستا ڕێناز جەلال مامۆستا یاخوا بەخێر بێ من لە تەمەنی نمەخانی کشتاتۆزێک گەورەتر بووم تا ئێستا بەڕێستانە بینم بە سەر ڕێشێکی ڕەشەوە لە ناو هونەر و مناجات و گۆرانی و ئێستش هەر لە هەڵەبجە ماویتەوە و دەیان و سەدان کەست پێگەیاندووە پێمان خۆشە لەسەر ڕەوشی مناجات و هەروەها عیرفانی و سرود لە هەڵەبجە قسەمان بۆ بکەی. زۆر سواز بۆم دەرفەتە سواز بۆ هاوڕێیانم کە ئەمڕۆ توانیمان بە خزمەت جنابتان گەین و بە ئومێدەوەی شتێک پێشکەش بکەین لە هەستی چاوەڕوانی جنابتان و خەڵک و بینەری پەیامی شابێ هەر دیارە و بێژۆی بۆ خۆ باسە کرد دیارە ئەوە نەکۆنە ناوەکەی من وەکو خۆی یادداش نەکردەوە بیری چۆتەوە ڕێناز عەلی نەک ڕێناز جەلال ببوورە ئوستازی یعنی من معلومە قەناعەتی کولیم بەمە هەیە بەجددی ئەمڕۆ کۆمەڵی خەڵک بتوانن کۆبنەوە و بە تایبەتی لە ڕووی هونەرەوە یعنی بۆ بابەتێکی قورس بەڵام چونکە ئەم هاوڕێیانە لەگەڵ کۆمەڵی هاوڕێتر کە ئەمڕۆ لێرەنین ئێمە بەجددی لە ڕووی ڕۆحی زیاتر توانیمانە کۆبووینەوە بۆیە توانیمانە گیان بەخشانە و خۆبەخشانە پێکەوە بین ئەوەشی پەیوەندی بە دنیای هونەر هەیە و بە تایبەتی ئەم جۆرە لە هونەر یعنی من وەڵێ متەئەسیفانە کە خەریکە جۆرێک لە غەریبی پێوە دیارە خەریکە بە جۆرێک لە ناو خەڵکیە کاڵ بۆتەوە کە ئەوانەی ئەهلی مەسەلەن زۆر تامەزرۆی ئەم جۆرە لە هونەرن زۆر تامەزرۆی ئەم جۆرە لە نمایشن بۆیە من ئومێ دەکەم بە هیمەتی جەنابتان و بە دەمەوە هاتنی خەڵکی دڵسۆز و بە توانا و سەلیقەی ئەو گەنجانە کە ئێمە تێپەڕین ڕەنگە چوونەتە قۆناغی تێپەڕین ئەم پیاوانە بتوانن درێژە بەو کارە بن و بە هەمومان بتوانین خزمەتی ئەم جۆرە لەو نەرکەین چونکە زۆر گونجاوە لەگەڵ کولتور و عادات و تەقالید و دین و هەموو شتێکی ئێمە ئەم ستایلە لە هونەرکردن زۆر نزیکە لەو ستایلانەی کە ئەمڕۆ باون بەداخەوە یعنی ڕەنگە بڵێم بەشێکی زۆری کە کولفەیەکی زۆر و جوهد و مانبوونێکی زۆری بۆ کرێ بەڵام یعنی زۆر بە دەگمەنیان لەگەڵ کولتور و ئەدەب و مێژوو و زمان و هەموو شتێکی ئێمایەنەوە بە ئومێدیەوەی بتوانین ئەمە دەرفەتێک بێت لێرەوە بتوانین کارێ بکەین ئەم بابەتە زیینوتر بکەینەوە لە ناو خەڵک و لە ناو خۆمان. زۆر باشە ئەوە ساڕێناز دێنەوە لا چەند با بچینە لای نمەخان بزانین نمەخان سڵاو لێبێ باشی نمەخان ئەمە بگرە خۆم بۆ بەدەستەوە پیدەرە دەستی کاکشان باشە نمەخان باشی بەخێر بێ چیەکەی لە ناوەمانەیە لە ڕاست مەژە جێگە دەستی مامۆستا ڕێناسە ئیتر ئەتوانە بڵێن تازەترینیان کۆتا جیلی پەروەردەکراوی دەستی مامۆستا تازی مامۆستا ڕێناسە نمەخان چیت بۆ حازرکردین پێمان بڵێ سرودەکەت لەسەر چییە؟ پێغەمبەر. ئەی ماشەڵڵا کێ پێوتوی ئەم سرودە بڵێرەوە کێ بۆی حازر کردووی؟ باوکم. باوکت؟ ئادێ سرودەکەمان بۆ بڵێ. پێغەمبەرەکەی سەرداری ئەموان بێناوی بەرزت مانای کواژیان پێغەمبەرەکەی سەرداری ئەموان بێناوی بەرزت مانای کواژیان بۆنی گوڵی
جوانترین گوڵم تۆی عەزیزی گیانم تۆی گیانم تۆی گیان و دڵم چەند شیرین و جوانی چەند جوانی جوانترین گوڵم ئەی ئافرین هەر بژی دەستخۆش با هیلاک نەبی ئەمە لێرە بێت جەلال من سەرنجی یەکشتمدا نەمەخان لە کاتی دەستپێکردنی سرودەکەیە بە چاو چاوی لە دەوژەنەکان و یەکێکیش پێم وابێ من لە سرود بێژ و گۆرانی بێژنیم بەز یەکێک لە تایبەتمەندی زۆر زیرەکی سرود بێژەکانەوە یەکسەر چاوی بخاتە سەر دەوژەنەکان بە چاو قسە لەگەڵەوان کە بۆی هەڵە نەکە هەر بژی ماوەستاڕە ناز بەڕاستی نمونەیەکی جوان بوو چۆنت ڕاهێناوە ئێستەمەنی 4 وایە 5 یا 6 ئەم ساڵ دەرچوو بۆ 2 دەرسە بۆ واتە دەبێتە 7 ساڵ ینی بەڵێ 7 ساڵ چۆنت ڕاهێناوە چەندێکە خەریکی ئەمێنمە ئوستاز لە ماڵی ئێمە هەمیشە کارەبا ببڕێونە بڕێ کارەبا هەبێ نەبێ حساب کە شتێک ئیشەکە لەم بابەتە ئیتر یا من وەرەوریەکە کەم لە بەرەخۆی یا کاڵێک کە هەر لە تەمەنی ئەو کاتێش ئەو 150 زۆر نەرم کرد لەگەڵەما بۆیە ئەمە کاریگەری هەیە و هەر خۆیشان بە تەبیعەتی حاڵ نەبێ بەو قاڵبەی من مەدەح نەفسە و فەوە کاذب یعنی لە ماڵی ئێمە هەر سروشتی بۆ خۆی شتێکیان تایە ئیتر هەرەوەنەی ئەوێت تۆ زێڤۆلیمەکەیان بجوڵێنی تواناکەیان تایە و بنەڕ والحاصل بنەمای هوەریش ڕتم و ئاوازن خۆش دیارمەتیان خۆشبەختانە ئەم ڕتمی زۆر باشە ماڵە جەنگی پیاوێکی ڕتمیە یعنی لە کاڵەیش و لە میش لە سەردەمی خۆیان هەستمە کرد ماوەستا جەهانگیر زۆر لەگەڵی ئەوە بووانە بوو بە چاو لەگەڵ یا و چکە دیار بوو لەبەرەوە بەشی حرەکی سەرەکی ڕیتم کە ڕێک بووی لەگەڵ یار بڕواکە دەنگیش و خۆش نەبێ هەر شتێک ئەدەی کە بەرامبەرەکە و ئاسوو دەکەی بەڵام خۆیانەخوا دەنگ زۆر خۆشیش بێ ڕیتم و تەواو نەبوو ئیتر خراپە ئەقوی زۆر باشە بابچن لای ماوەسارام زای ماوەسارم چی بۆ حازر کردوین ماوەسارا ماکیشی هەیە بەس بە ئەمەش هەر بچێتە لای هاوکاران ماوەسارم جام بەخێر بەیاخوام یاخوا کڵی چەم گردی پاوات بوو سرم هێزار جار سەرگەردی ڕات بوو سرم هێزار جار سەرگەردی ڕات بوو یاخوا کڵی چەم گردی پاوات بوو سرم هێزار جار سەرگەردی ڕات بوو سرم هێزار جار سەرگەردی ڕات بوو ئاخ بەی خەڵوەتێ بيهوى بخمه سواي صديقنا كزايم وشمه سواي صديقنا كزايم وشمه القايدي وهني كم خلوة صازو تودي هاش مبي مدمني مازو تودي هاش مبي مدمني مازو يا اخوان وجم قلبي باوادو سرم هزار سقدي غادو سرم هزار سقدي غادو عزيز معاير دوري باوادو لسم كان يبو شمال بيتو جسم كان يبو شمال بيتو يا اخوة جديهم دون بيساتي نقباه من سوچ ويلاتي نقباه من سوچ ويلاتي يا اخوة وجم قلبي بارو سرم هزار سقدي
دەستەکانت خۆش مامۆستایان دەست مامۆستایان پێشوی مایکی تەستیم بکەیتەوە لەگەڵ لەکەیەوە لەگەڵم گروپایی و لەکەیەوە خەریکی ئەم جۆرە خوێندنە و ئەم هونەرە جوانش لە جەنابتا هەیە دەستخۆشی لە جەنابتان وڵات دیارە جەنابی مامۆستادان هەیە دەمێکە لە نەوەدەکان و ئاشنای مامۆستا ڕێناز بەمان شێ و مامۆستا جانگیر و برابەرزان بە حکمی تەمەێکمانی لەوان زیاتر ئێمە میشە ڕەبتێکی ڕۆحیمان نەبووە یان ئەگەر ڕۆژانەش نەبوو بێ مانگانە هەفتانێکمان بینی و جاروبار مەسەن چۆن ئاڵگۆڕی بواری ڕۆحیمان کردو بواری هونەرمان کردووە بەڵام ترەوەتەی چەند ساڵێکە مامۆستا ئەدنانە و ڕێکخراوەندانە و ئینستیتوتی ژیار بەڕاستی چەند ساڵێکە بەرداوامن لەسەر کۆکردنەوەی کۆمەڵی خەڵکی تایبەت بەڕاستی کەوانە کە مەبەست لێ چێژبرنە لە بوارە ڕۆحەکە و ئاماژان پێدا جەنابی مامۆستا ڕێناس و مامۆستا ئەدنانیش ئێمەش ئەم 20 ساڵی کۆتایی بە تایبەتی چوونەتە ناو ئەم گروپە عیرفانیەوە پێشەوە هیچ خزمەتێک تەبوو لە بابەت هونەرەکەیان لە چ شوێنێکان جۆرە ئاوازت خوێندووەتەوە وەکو خوێندنێکی عەلمی نەم خوێندووە بەڵام هەمیشە بە حکمی خانەوادەگی حەزمان لە بواری هونەری بووە کە باو باپیر هەمیشە کاتی خۆی بڵێن گۆرانیان وتووە مەسەن ئەهلی کەیف و هونەر بوون ئەوانە ئێمەش حەزمان کرد و خانەوادەی خۆمان لەم بواری شاسپی خۆمان تاوبوون کە بتوانین خزمەتێ بکەین لە نەوەدەکان هەشتمان وتووە مەسەن لە هەشتاکانەوە وەکو دەستپێکردن لە تاالعال بادر عەلیناوە هێناوانە بەڵام ڕەنگە زۆر ئەوە ڕێکۆرد نەکرابێتتر وردە وردە تاتون و پێشتیش بەرەمانە بۆ جەنابتان ناگەدارن و دەستخۆشی لەمە لایەکەین دەستخۆش بێ مامۆستاران بەڕاستی تامی مامۆستارامی شاوشێوەی مامۆستا ڕێناس ئەویش یەکێکە لە توانم بڵێم دەنگە ڕەسەنەکانی شاری هەڵەبجە و لە مێژە هەیە توانم بڵێم ئێستا دڵنیام ڕۆحی مەولەوی زۆر ئاسوودە بێ بەو ئاوازە خۆشی کە شۆنراوی مەولەوی و ئاوا چڕی دەستان خۆش بێ مامۆستا جیانگیر لە ئەدەبیاتی کوردی شتێکی ئەڵێ و ڕێگاکان دەچنەوە بانە لەگەڵ هەرکام لە میوانەکانمان قسەکەین ئەڵێن دیسان هێنەوە بۆ لای مامۆستا جیانگیر هەر کاتێکی شناوی مامۆستا جیانگیرێ ڕاستەخۆ لە مێشکوزێنمانە سنتورێک بە مێشکمان نایێت پێمان خۆشە تۆش لەسەر ڕەوشی هونەر و مناجات و مۆسیقا و وەروە ئەزمموی خۆت لە هەڵەبجە و لە پرۆژەکانی خۆتا قسەمان بۆ بکەی بەنای خۆ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم کەناڵی پەیامی لەکە لەو کەناڵە جوانانەی کە هەمیشە ئەتوانیت تەکیە پێ بکەیت لە بابەتە ڕۆحیەکانە زۆر سپاس ئەلبەت ئێمە کەبراڵێ وەکو کورد ئەڵێ دیاری شوان یا شنگەیان هەڵەکۆت ئێمە شتێک زیاترمانی ئەگەر بتوانین خزمەتێ بکەین بە گەنجی ئەو شارە بەداخەوە هەر شتێکە لە کۆمەلگای کوردی ئێمە یعنی ئەوەی کە پەراوێز خراو ئێستا بریتێ لە هونەری دینی یان هونەری عیرفانی با بڵین هونەر بەگشتی خراپ بەکارێت لە وڵاتی ئەمە زۆر بەداخەوە اینجا ئەوەش کە تۆ هەمیشە فڕێ خەڵکانێک هەڵیەگرنەوە نەزان چۆت بەکاری بێنن من بەش بە حاڵی خۆم لە خلالی کارکردنمە لەم چەند ساڵەیە کە لە بواری هونەرە ئیشم کردووە هەوڵم ماوە هەم هونەرەکە بکەم بەڵام هونەرێکی دینی بکەم ینی ئەوەنە هەوڵم بۆ پەروەردەی گەنجێکیاوە کەمتر هەوڵم بۆ فێربوونیاوە ینی زۆر ئاساییە بەلامەوە گەنجێک بە 10 ساڵ فێری ئامێری مۆسقابێ بە 10 ساڵ فێری ئالەتێکی دەفێ بەڵام زۆر گرنگە بەلامە و پەروەردەیەکی ڕۆحی بکرێ من هەمیشە ئەو تەوسیم کردەوە بۆ تەلەبەکانم ئەگەر هونەر واد لێ نەکا لە ماڵەوە کاریگەری لەسەر دروستکە هاوسوکەوت لەگەڵ خوشکودایەک تا دروستکە لەگەڵ باوک تا چۆن حرمەتیگری لەگەڵ دراوسێتە تەنانەت ئەبێ کاریگەری لەسەر ڕێڕۆشتنت لە بازارە هەبێ ئەم هونەرە ڕنگ باتەوە تیاتە لە ڕێڕۆشتن تا لە بەناو بازاریشە لە مامەڵەکردندا لەگەڵ خەڵک کەسوکاری خۆتە یعنی بە کورتیەکە ئەبێ جیاواز بی هونەر ئێستا هەموو کەس دەتوانێت گۆرانی پێش بێت زۆر جوان ئێستا بەشێکی هونەر بەس بە مۆدیل تێدەگات بە مۆدیلی جلوبار بە مۆدیل ستایلی قژ هەموو ئەمانەیەکی ستا و ڕیتمە تازی کە هەیە جیاواز لە ئاینیەکە هەمووی بۆ تێدەگەن هونەر و جۆرێکە لە مۆدیلگەرایی بەڵێ بەداخۆ ئێمە ئیمتیلامان کرد لە کۆمەڵێشتا بۆچی چکە ئێمە نەمانزانی نام بخوین ئێمەی کورد هێشتا جادەمان نەبوو فڕۆکەخانەمان دروست کرد هێشتا ینی نازانین لە سیارە بخورین ئەچین ئاخیر مۆدل لە معرزەکانە سیارە ئەکڕین ئەمە نمونەیەکی بەسیتە لەسەر هونەر ئێنمەوە من لە ڕێگای هاتم بە دکتۆر ئارام عەرزم کرد ئەڕوویتە دەرمانخانەیەک پارچەیە حەبەکڕی شروبێگەکڕی ئەیفۆڕێ ڕەچەتەیت لەگەڵایە ئێمە هونەر هاتە ئەم شارە تەکنۆلۆژیا هاتە ئەم وڵاتە بەڵام ڕەچەتەکەمان نەخوێندەوە خراپ بەکارمان هێنا بۆ نابودکردنی مناڵ و عایلە و کۆمەلگا و خێزان بەکارمان هێنا بەڕاستی ئێستا سوشیال میدیا وای لێ هاتووە خێزانەکانی بە تەواوەتی تێکداوە ینی پەروەردەی مناڵی تێکداوە هەرچی گەنجە تەسەورەکەی ینی لە 100 نەفەرە موعیدی سعات حوتی بۆ دانی ئەو سعاتدە لە خەو هەڵەسێ
ینی خۆشی زۆر بە ڕۆشنبیر و زۆر بە هوەرمەند و زۆر بە خوێنەر و لەگەڵ ڕێز و حرمەتما بۆ ئەوانە بەڵام ئێستا کەسێک ئەگەر بەیانیان زوو هەسێ زۆر بە دواکەوتوی سەیرەکرێ کەسێک ئەگەر هوەر بکە هوەری عیرفانی بکە زۆر بە نامۆ سەیرەکرێ یعنی من شخصان خۆم بڵێم بڕات هەبێت چەند جار تعلیقم لێ درراوە یعنی چی تۆ مۆسیقاری تو نوێژەکەی یعنی چی تۆ مۆسیقا ئەژەنی تو نوێژەکەی ینی ئەم پرسیارە بۆ ئێستا وای لێ هاتووە ئەوانەی کە شعر ئەنووسن ئەوەی کە شعر ئەخوێنێتەوە ئەوەی کە ئەدیبە ڕۆشنبیرە جیاوازە لە کەسایەتی دینیەکان ئەمە چی وای لێ کردووە ئەم دەستە نامۆیە کە هاتوو بۆ تێکدانی کۆمەڵگەی کوردی ئەو ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەوەی هەمانەوە نیمانە کە کورد شانازی پێوە بکە بریتین لەم شاعیر و کەڵە پیاوە نووسەرانە کە هەبوون هەمووی لە حوجرە و خانەقەکانە گەورە بوون هەر لە نالی و ماحوی و مەولەوی و پیرەمێرد و إلى آخره بەڵام ێستا لە دیقەتێکی زۆر ورد بە لە کۆڕ و کۆبوونەوەکانە کە ناو ئەبرێ کەسایەتی سیاسی و خاوەن پلەپایەکان و میوانە بەڕێزەکان و ڕۆشنبیران و مامۆسایانی ئاینی یعنی ئەمانە ئەخرێنەوە ئەخیری کۆمەڵگاکە کە خۆشبەختانە هەر ئەوانەی کە شاعیر بوون ئەوەی کە دەنگی خۆش بووە ئەوەی کە سرودی چڕێوە هەمووی مەلا بوون لە مزگەوتەکان نبوون من بەش بە حاڵی خۆم ئەوەی کە کردومە زۆر بەشێکی زۆر کەمی فێر بوون بووە باقیتی لەگەر خوا لێ ماوەگرێ پەروەردەکردن زۆر سپاس دەکەم کاک جانگیر تاوان دیارە زۆریش لە دڵی هەیەی لەوەی کە هەم لە ڕووی ڕەخنەوە هەم لە ڕووی پامی تایبەتی خۆتانەوە کە بیگەێنن شڵای مار وەکو پام لە خزمەتانە لە خزمەت جەنابەت و ئەوانەی کە لە هەمیشە لە عیرفان ویستن لە ڕووی هونەرەوە و پێم وایە درێخیشمان نەکردووە هیچ شتێکیش بەبێ کەم تەرخەمی نابێت بەڵام هەمیشە لە خزمەتانن با بزانین چیت بۆ ئامادە کردوین بۆ ئەمڕۆ وڵی سرودێکمان ئامادە کردووە لەگەڵم بە ڕێزانە پێششتان کردنی ئینشاڵڵا فەرموون بە خزمەتانە عزيزي جانم نبي روحي روانم نبي عزيزي جانم نبي روحي روانم نبي روح وجان بيش كشدي بي قلتوني معاجز نبي روح وجان بيش كشدي بي قلتوني معاجز نبي عزيزي جانم نبي روحي روانم نبي عزيزي جانم نبي روحي روانم نبي روح وجان بيش كشدي بي قلتو لمعاجز نبي روح وجان بيش كشدي بي قلتو لمعاجز نبي تمزروي ديداريتم قولي جواني بهارم بدوي بهارا ويلم هرچوا ورزي بهارم سروي بياني جينم آرامي همو جانم چی هەیە خۆشتر کە بڵێ لای تۆ میوانم چی هەیە خۆشتر کە بڵێ لای تۆ میوانم عزیزی گیانم نەبی ڕۆحی ڕەوانم نەبی عزیزی گیانم نەبی ڕۆحی ڕەوانم نەبی ڕۆح و گیان پێش کەشدێ بێ گەر تۆ لێم عاجز نەبی ڕۆح و گیان پێش کەشدێ بێ گەر تۆ لێم عاجز نەبی تا هەناسەم تێدایە ناود لەسەر زارما ناوی بەرز و پیرۆزت وردی لا دێ و شارما هەر شنەیەک لای تۆ دێ بۆنی وە ناو شەیتۆیە بێجگەل لە ناوی بەرزت هەرچی نامە نامۆیە عزیزی گیانم نەبی
روحي روانم نبي عزيزي جانم روحي روان نبي الروح وجان فيش كشنبي قلتوا لي معاجز نبي روح وجان فيش كشنبي قلتوا لي معاجز نبي جانشي قربان بي تولجان بالاتري تولقج پیغمبران لفریش پیشن تری في ديناوي برزي تو اي هاوناوي ذاتي حق تو سرماية يجيني من سرماية يدين من نبي عزيزي جانم نبي روحي روانم نبي عزيزي جانم نبي روحي روانم نبي روح وجان بيشكش نبي كل معاجز نبي روح وجان بيشكش نبي قرتولي معاجز نبي دەستان خۆش بێ و مان نەبن کاک مامۆستا ڕێناس و کاک ئەحمەد ماون یەکی بەرەمێکمان پێشکەش بکەن بەس پێشەوەی بچینە لای ئەوان بچینە لای مامۆستا سەباح مامۆستا و مامۆستا عوسمان با بزانین ڕەوشی شێعر و تەمەن هەمووانەی مامۆستایان پێشکەشمانەکەن پێشتر ئەبێت تێکستێک بە اینجا ئەمان دەیکەنە ئاوازێک و مناجاتێک مامۆستا سەباح ئەگەر لەسەر شعری عیرفانی و وەروەها بەرهەمەکانی خۆت قسەیەکت هەبێت سپاس بۆ بەخێر خوشحاڵم لەگەڵ ئەم گروپە و لەم شوێنە پیرۆزە خۆمە بینم ئەمە شەرەفە بۆ ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ گرنگیدان بەم بوارە بەڕاستیش حاڵەتێکی زەرورە شتێکی زەرورە پێویستە بۆ ئەم سەردەمە کاک حاجی هادی وابزانم خزمی مامۆستا ڕێناسی بەڕێزە ئەڵێ لە هەشتاکانە ئەچێتە مزگەوت نوێژ بکە نوێژی جەماعە دەکات توێتە دەرەوە کۆمەڵی گەنجە بینێ لە دەرەوە ئەڵێ کوڕەکانم بۆ نەهاتم نوێژەکەتان بکەن و ئەوەی ئێمە نوێژیشمان کرد و ئێوە هەر لەوێ دانیشتون چی ئیسفادەیەکتان کرد ئەڵێن کە ئاگە حاجی دەبەستەی ترەوە خەڵکی بۆ سەرمان تۆ تازە باسی نوێژەکەی وتی کوڕم ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم کە ئێمەی فێری ئەم نوێژە کردووە 1400 ئەوەنە ساڵ لەمەوە پێش چۆ بە سەرمان بەڵام مامۆستا ئێمە هەرچەند باسی عیرفان بکەین هەرچەند باسی کاڵەی عیرفان یعنی ماڵێک بۆ بەدەستهێنانی خۆراکی ڕۆح کە گرنگترین بەشە لە مرۆڤ خۆراکێکی تایبەتی هەیە لە ماڵی عیرفان نەبێ دەست ناکەوێت بۆیە زۆر زۆر گرنگە بەڕاستی بە دوایە بگەڕین چەندە گرنگی بە جلوبەرگ و ڕووی زاهیری خۆمانە دەین ئەوەنەش گرنگی بە ناخمان بدەین لە ماڵی عیرفان ئەو خۆراکی ڕۆحە دەست ئەکەوێ و زۆرش گرنگە گرنگی پێ بدەین بەڕاستی مامۆستا ئەزموونی کاری خۆت لە شیعر و لە عیرفانە مامۆستای بەڕێزم من هەر لە سەرەتای لاویمەوە تقریبا 15 ساڵان بووم عەشق و سۆز و وەکو بڵێ ئەوینێکم هەبوو بۆ شیعر زۆرم پێخۆش ئەبوو بینووسم بەڵام ئەو مەجالە زۆر کەم بوو بۆ من چونکە خەریکی خوێندن بووم و لەگەڵ خوێندنی ئاخرەیەکی کار و کەسابەت بووم کە لەو سەردەما زۆر کەم بوو لەو شێوە هەنێز شیعری سەرەتایی نووسی بەڵام کە ئەو کیمیابەران هات بەسەر شارەکەمانە و شارمان بەجێهێشت هیچم بەدەستەوە نەما هەمووی تیاچوو دواتر زۆر درەنگ چوومە سەر ئەو سروشتەی خۆم کە شیعر نووسین بوو لە 2013 دەستم کردەوە بە نووسینی شیعر و چوومە ناو دنیای عیرفان ئێستا بەرهەمی شیعریت هەیە خۆت بێت بەڵێ مامۆستای بەڕێزم بەڵێ مامۆستای عەزیزم لە خزمەتان هاتووم ئینشاءالله أي رحمتي هم عالم أي رحمتي هم عالم
دڵ عاشقی شوێن و جێتە مەیلی میلی چاوی کزم ئینتیزاری گەردی پێتە دڵۆپێکم لە کەناری دەریای سۆزت قەتیز ماوم شەپۆلێکت دەسم نەگرێ هەرزوو لە دووریت فەوتاوم خەمی مانەوەی خۆیەتی مەیلی دڵۆپێک بۆ دەریا بۆ منیش مایەی عاریە ئەگەر لە تۆ ببم جیا من چیم تا وەسفی تۆ بکەم ئەی ڕەحمەتە للعالەمین کە تۆی ڕووناکی هەر هەموو ئاسمانەکان و سەرزەمین بێئەدەبی وەها ناکەم بە وەسفی تۆ خۆم هەڵکێشم بێئەدەبی وەها ناکەم بە وەسفی تۆ خۆم هەڵکێشم عاشقێکی ڕەزا قورسم بۆم دەوا کە دەردوێشم هو الذي ئاماژەیە بۆ گەورەی و وەسف و سەنات لەبەر ڕێز و قەدر و شکۆت خوا شانازیت پێوە دەکات كفى بالله شهيدا كافية بو شرمزارم كفى بالله شهيدا كافية بو شرمزارم قربموي وصفت بكم لدواي متكي خداي بارم تو سرچاوي زلالترين آوي پاوك و سازگاري خول جيلي و گوجيدانا ئاوت بۆ بێنم بە دیاری دەست خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا عوسمانیش پێم وایە هەر هەندێک شاری ئامادە کردووە بۆمان مامۆستا عوسمان دەمەوێت جەنابەت قسە لەسەر ئەزمموی کاری خۆت بکەیەوە و بەرهەمانەی کە ئێستا ئامادەتکردن و پێشکەشمان دەکەی بەڵێ سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ دۆستان کە پێکەوە ئامادە بووینە بەرنمەیە لە ڕاستیە ئەزمموی کاری من کرێ بڵێم لە هەڵەبجەیە فەراغی کارکردن زۆرە ینی ئەمەندە بواری کارکردن هەیە بە حکمی ئەوەی کە شارەکە چۆڵ بووە تواناکان شارەکەیان بەجێهێشتووە هەستەکەی زۆر فەراغەیە زۆر بۆشایی هەیە پێویستی بۆیە کە خەڵکێک هەبێ کاری تیا بکە بۆیە ئەکرێ بڵێ من لە زۆر بوارا کارم کردووە ینی من کاری ئەزبینی ناوە هەندێک سیناریۆ و هەندێک بابەتی دیکەت هەیە ینی چۆنەڵی کاری ئەسلی من ئەوەی کە خەونی گەورەی منە بەڕاستی کاری نواندن و شان و بواری سینەما و ئەوانەیە زیاتر بەڵام چۆنەڵی بەهرەیەکی خوای کە خوای گەورە پێبەخشیوم هەستەکەم دەنگم باشە هەستم کردو فەراغێکەیە لە خوێندنەوەی تێکست و بابەتی شعری و مەسەلەن هەندێک تێکستی ئەدەبی کە چۆنەڵی لایەنێکی ڕۆحی هەیە یان مەسەلەن هەندێک بابەت هەیە کە نزیکن لە ڕۆحمەوە هەوڵم یاوە لە ئەکاونتەکەی خۆمەوە یان مەسەلەن لە زۆر کەناڵی ترەوە بیان خوێنمەوە بۆی کە بەرگوێی خەڵک خۆت تێکستی خۆت هەیە وەکو هەندێک تەجروبەی خۆم هەیە بەس بەڕاستی بڵاوم نەکردوێتەوە ینی حەز ناکەم ینی چۆنەڵی وەکو نووسەریا ماشەڵڵە شاعرمان زۆرن بۆیە هەوڵم یاوە مەسەلەن زیاتر وەکو خوێنەری تێکستە ئەدەبیەکان دەربکەوم وەکوتم جیالەوەی کە مەسەلەن خەونی هونەریم هەبوو لایەزاریش ینی ئەو خەونەم هەیە و کاریشی لەسەرەکەم بەڵام هەوڵم یاوە مەسەلەن لە بواری خوێندنەوەی تێکستە ئەدەبیەکانە کار بکەم و ساڵانێکە لەو بوارەیە کارەکەم چۆنەڵی هەستم کردو فەراغێک هەیە و خەڵکێکی کەم لەم بوارەیە کارەکەن بۆیە بە تایبەتی لە شارێکی و هەڵەبجەیە چۆنەڵی من هەوڵم یاوە هێندەی پێم بکرێ ئەو بۆشایە پڕ بکەمەوە ئێستا چیت بۆ حازر کردوین ئەو تێکستە هیچ کێیە چکە دیارە خۆت ئاماژت بۆت کرد تێکستەکانی خۆت فڵاویت نەکردوونەتەوە بێتە شاعر شعر خوێنێتەوە ڕەحمەتی شکۆڵای بابان لە خوێندنەوە دەستی پێکردبوو بە شاعر ڕاستەتەمیش حەزێکی هەیە بۆەوە تێکستێکی سەبا ئەحمەد کە بۆ خاتەمی موسی صلی الله علیه وسلم تێکستێکی جوانە زۆر لە زۆر بوار و لە زۆر مناسبەیە خوێندوومەتەوە پریاسکەیەک سکاڵە بەم سی سەڵەی باز و بەم کورتی لەی قامەت و بەم خەراباتی وجدان و بەم پڕبۆنی دۆڕانەوە
ئیشتیاقانە مەوێ بێمە حوزور وەک کۆترێکی بریندار دەنووک لە بن باڵم دەربێنم و بە شریخەی سەڵاواتێک لە شەقەی باڵ بم تا بەردەرگای ئاسانەکەت لە شاری نور لە خاکی چاکە ئیست بکەم بێمە پەنای گڵکۆکەت و هەڵتروشکێم سەرنێم بە خاکی گۆڕەوە بۆن کەم بە جێپێی عیشقتەوە دڵم بخەمە سەر لەپم و بەم گوناه و خەوف و ڕەجایەوە ڕووباسمان بڵم دیکەم دڵێک تاریکتر لە شەو بێ ئۆقرەتر لە ڕەشەبا لە ناو مشتما لە شەرمەزاری خۆیان توێتەوە و بەرەبەرە هەر کەمەکە تا بێتە تنۆشێک و ڕژێتە خاچی گۆڕتەوە کە لە دەست دڵ ڕزگارم بوو ئەو ساڵێم شەها بە عیززەتێ قەسەم لە مێژە دی لە ئومەتێ کە تۆ نەمای زەوی پڕ بوو لەسەر بۆ خوار لە گرێ کوێرەی گرفتار شکاتی چیت لەلا بکەم کام عریزەت بێنمە حوزور پریاسکەیم سکاڵایم چۆن واڵاکەم چۆن زمانم بێتە گفتار هێندەی ژیان هەڵی ناگرێ بۆت هەڵڕژم لە چیرۆکی دەرد و ئازار چی بکەم بە دەست پێک و کوێت بۆ بکەم بە نمونە عارەقی سەرتەوێڵی بەستەڵەکەکانی باکوور یا توانەوەی کێوە بەفرەکانی باشوور جەنگەڵی سوتاوی ستەم یا گیانداری قڕکراوی ناو بیابان پەلەوەر هەر هەموو سووتان لەبەرپەتا مرۆڤەکان هەر هەموویان مردن لەبەر خاتری ئەنفلۆنزا نەهەنگەکان بە کۆمەڵ پەیمانی خۆکوشتنیان نا نەورەسەکان نە لە زەمین نە لە ئاسمان جێیان نەما بۆ پەناگا گەر بێیتەوە لە برینا نووزەی دارخورمایەک سەرزەویە بێتە پرسەی گشتدارەکان ئاژەڵەکان هەموویان دێن لە بەردەم تا شکات لە دەست مرۆڤ بکەن ئێمەشنەوەکانی ئادەم هەموو بووینە کۆیلەی بەردەم بانک و کۆمپانیاکان چاو لە دەستیان گەر لێرە بای قات و قڕی کێ بووی هەڕەشەی سەرقوتی ژیان کەی قەیرانی ئابووریەی کردینە دەرەوزەکەری وڵاتان ڕاتەهێناین وەکو دۆڵی ئەبوو تاالب ئارام بگرین بەرد ببەستین لەسەر سکمان لە بری پرۆپۆزەڵی کۆشکی بڵند کە سەر ئەدەن لە کەهکەشان ناوچاوانمانێ ئەخشان لە حەوتە بەقی ئاسمان لە شکۆی دار و پەردوو چی بکەم کە شکۆی شەرەف ڕووخاوە لە بازاڕی ئازاد چی بکەم کە کۆمەڵگای لە قوڕناوە لە پارک چی بکەم دەروونمان بۆتە خەرابات ئێستا لێرە هەروەک مەککە و پێش قودومە کچان زیندە بە چاڵەکرێن بەس پێش لەبوون بە ناوی ئازادی ڕەها هەرگومانە و بڵێس هەیاگر خۆشەکە گۆڕستان و کەلاوەکان ساوای بێکەس لە کۆشەکە هەر هەمومان لە ڕۆژهەڵات تا ڕۆژ ئاوا دۆشداماوین هەرچیەکەین دەزووی چارەسەرمان نەما کە کراسی بەختەوەری پینە بکە ڕوت و قوتین لەبەر سەرما ئەزانم لە پاش خۆت ئاەت و سونەتێ هەیە تا بیانکەینە پێشەوە بەڵام چی بکەین چاوی بەسیرەمان کزە تا بەرقاچی گوناهەکانمان بڕەکە فریاکەوە تۆی فریاد ڕەس ئێستا لە ماڵی دڵمان ناڕواوە گوڵێکی عەبەس بە پەنجەی پڕ لە میهری خۆت باخچەی دڵمان بۆ بژارکە
ئازیزەکەم فریاکەوە دەرگا لە بەردەم ئەم شەپۆلانەی ونبوو ناداخە با چیتر شەپۆلی لافاوی غوربەت نەبینین وەرەو تۆ نەبی کێ لەسەر لە پی ئەم کڵۆڵیانەمانداگرێ ماڵۆچکەی ئەم دڵە تەنهانە لە بازنەیەم جەنگانە قوتارەکە فریاکەوە فریاکەوە دەستان خۆش بێ مامۆستا زۆر سپاس میوانێکی تری عزیز کاکە ئەحمەد پێڵێ کوڕی مامۆستا عەبدولدایمە کاکە ئەحمەد بەخێربی تۆ چیت بۆ ئامادەکردی سەڵاو دەی پێشکەشمانەکەی فەرموو صلوات دبنيرن هر ساعات لبو آل وصحاب لجناني نبي صلوات دبنيرن هر ساعات لبو آل وصحاب لجناني نبي يكبو خليفي برحقي بو بنكري صدق أو يا رئيس بيي ولي زناي بتحقيق أو كان في دايما موسر سرداني تصديق هوري تريق وغم خرو هم رازي صديق أيار رفيقي نوغان كسبر بوي بوجان لبرشقي نبي أيار رفيقي نوغان كسبر بوي بوجان لبرشقي نبي أي عمري فاروق نبي تو فارق حق بتالي شيري بأنديش وشكنندي هربت كفر وضلال لا يقرت بي برز نبي بوي بعد نبي بر كمالي أي بفدي سامو بفدي عزمة عمري بمثال أي شاه كتخينة رجال بخدنجي أعداء لبرشقي نبي عيشان كتخينة رجال بخدنجي أعداء لبرشقي نبي صلوات دبنير هرسان نبو آل وأصحاب لك تعني نبي صلوات دبنير هرسان نبو آل وأصحاب لك تعني نبي كاني حياة عثمان بحيايا هاوسر لبود ونور مصطفايا جامع لبو قرآن ري هدايا شوز دداني محزري خدايا جيجي لجنة تعيبة جدايا عثمان تشهيدي إيمان بشهدي قرآن لبرشقي نبي عثمان تشهيدي إيمان بشهدي قرآن لبرشقي نبي شاهم علي أي بالوان فاتحي خيبر هاو خيني بيغمبر أتوي نسرو بحيدر تفسيري آيي هل أتى إشاري صفنار شارع بدينو زينتي محراب ومنبر أيجان كفدات كرتويان لدمو بربيان لبرشقي نبي أيجان كفدات كرتويان لدمو بربيان
لبرشقي نبي نبي صلوات دبنير هرسان لبوال وأصحاب لك تاني نبي نبي صلوات دبنير هرسان لبوال وأصحاب لك تاني نبي نبي دەستەکانت خۆش بێ کاک ئەحمەد ماشەڵڵا دەستان خۆش ماوەسا ڕێناست ئاستەنگاندنی ئەم مناڵانە چۆنن تابان پێم هێشتا ڕلو ڕووی هەناسەوە تۆزێکیان ماوە بەڵام ئەگەر ئەمانە بەردەوام بن ینی چیان لێ دروست دەبێت ئستاد هەموو کەسێک دیێتە دنیا لە بوونیەتیا خوا ئەو توانای بە فعلیتیا خەڵق کردو بەزی ترەوە بەشێکی بۆ خۆی تواناکە ئەوەنە زۆرە نەیشێوێ هەر دەرەکەوێ بەشێکی تری خۆی یعنی مەفروزە هەوڵ بدا کۆشش بکە بۆی تواناکانی دەرکەون ئەگینا هەمووی ئینسانێک قابلیەتی ئەوەی تایە هوەر بکە هوەری دەنگ بکە چونکە ئەو دەنگە ژیانە خوا بە منی داوە بە تۆیش و بە ئەوی ترش و بە ئەوانی تریشی داوە بەڵام چۆن ئەتوانی برەو بەم کارە بە من لە زۆر شوێنە خەڵک ئەم پرسیاری جەناب و دووبارەکەن من ئەڵێم گرنتیە دەم کێ دەنگی زۆر ناخۆشە بیخەرە بەردەستی مامەسایەکی بە توانای مۆسیقی لێزان ئەو کۆمەڵە تەمارینی سۆڵفێچ و ئەوانە هەیە پێی بکات دوای زەمانێتتر لە خۆت و حەزەکەی گوێرە دەنگی بگیرە هەر گوێ لە قسەی ئاسایی و تەبیعی بگری جا ئەمانە بۆ خۆیان توانەکانیان تایە و ئەگەر دەستیان بگیرێ و ڕێنمایان بکرێت بە دڵنیایی یعنی لە حاڵەتە ئاساییەکە قەبزەیەکی گەورەترەکەن توانای باش و سەلیقەی و هونەریان زیاتر و قوڵترە بێتەوە کار نۆسا خۆچیت بۆ حازر کردوین منش هەرۆکو هاوڕێیانە ئومێد دەکەم بتوانم شتێک خزمەت بکەم ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لە دەر ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لە دەر هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لە دەر ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لە دەر هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ قابلی قهر و غەزەب نیم تۆ بزرگ و من ضعیف قابلی قهر و غەزەب نیم تۆ بزرگ و من ضعیف غەیری عەفو و لطف و ڕەحمەت بۆ کەریمان ناکرێ غيري عفو لطف رحمت بۆ کەریمان ناکرێ ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لە دەر ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لە دەر هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ مستحقی ئەی گدا وەختی سوالە نیمە شەو مستحقی ئەی گدا وەختی سوالە نیمە شەو بازە دەرگای
دەرگای ڕەحمەتی حەق ئیحسان ناکرێ بازە دەرگای ڕەحمەتی حەق منعی ئیحسان ناکرێ ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لەدەر ئەی تەبیبی دەردی بێ دەرمان مەکە دەرمان لەدەر هاتووین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناگرێ هاتووین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناگرێ دەست بە دووعا و دڵ بەناڵە چاو بە گێریان تا سەحەر دەست بە دووعا و دڵ بەناڵە چاو بە گێریان تا سەحەر کەج نەکەی گەردەن لە قاپی ئەی یارە 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 یارایی کەج نەکەی گەردەن لە قاپی زاتی سوبحان ناکرێ و ناکرێ بذخيرة حبي بو بكر وعمر سخت سفر بذخيرة حبي بو بكر وعمر سخت سفر بمحبة حيدر وبعشق عثمان ناكري بمحبة حيدر وبعشق عثمان ناكري أي طبيبي دردي بدرمان مكة درمان لدر أي طبيبي دردي بدرمان مكة درمان لدر هاتوين درمان بكن أم درد درمان ناكري هاتوين درمان بكن أم درد درمان ناكري دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستا عەدنان دەمێ دێمەوە لای تۆ یعنی لە تەواوی دەستپێکردنی بەرنامەکەەوە هاوکاریشم کاک جەلال هەمان سەرنجی هەیە مەسەلەن مناڵێکی وەکو مەخانیان نتوانم بڵێم تەواوی هەموو ئەو تێکستانەی لەبەر ئەمیش لەگەڵ ئەوان بە هەمان ئاواز و هەمان تۆن ئەیڵێتەوە چەند گرینگە لە سنتەرەکەی وە دەرفەت بوو ئەم جۆرە لە توانایانە هەبێ یعنی ئیتر جیلێکی نوێی هەم ئەکادیمی هەم با بڵێن بەتوانە لە بواری مناجات دەرفەتیان بۆ بکرێتەوە دەستیان بکرێت یارمەتیان بدەن ئەگەر لە پێکاتی ئینسانەوە سەری هەر شتێ بکەین ئەو کاتتوانین بڕای لێەوەین خی گەورە ئینسانی دروست کردووە لایانی ڕۆحی هەیە لایانی ژیری هەیە لایانی جەستەی هەیە چەندێک جەستە پێویستی بە خۆراکە ئەوەنیش عەقڵ و ژیری پێویستی پێێتی ئەوەندەش لایەنە ڕۆحەکەی پێویستی پێێتی جا بۆیە هەر کایشی ڕێکخراوەی یان هەر کاکی تر لە ناو ژیانە پێویستە ئەمانە بەسێتەوە بەیەکەوە هەڵ بدات بەپی ئەو توانەوە دەرفەتی کەوا لە بەردەستیاتی ئەمانە بەسێتەوە بەیەکەوە چنە گرنگی بەلایەنە فەرهەنگیە عیرفانیە یان زانستەکانەدا لایەن جەستەکانەدا لایەنە ڕۆحەکەیش فرامۆش نەکا و گرنگی پێ بدات بۆیە ئێمە پێوی توانێ خۆمان هەوڵی خۆمانە دەین و توانای خۆشمەقسوودە کار ئەو بوارە فرامۆش نەکەین بەڵام تا چندێک ئێمە گرنگیمان بە فەرهەنگی ینی ئیسلامیدا بەو شوازی کە هەیە یان هوەری ئیسلامی یان ئەدەبی ئیسلامی بە شێوازێکی گشتی لە کوێی معادلەکانی ئێمە هەیە و کارخراوەکان یانوەکو دەستگای ئەلامەکانی بە شوازی گشتی و هەستەکەم پێویستان بە توانای زیاتر هەیە پێویستان بە جوڵەی زیاتر هەیە پێویستان بە خۆتەرخانکردنی زیاتر هەیە بە ئەو بوارە بۆیە بتوانێت حەقی خۆی پێبن مۆسا لای ئێوە بۆ نمونە ڕێکخراوێک لە شوێنێکی تر ناوەندێکتر لە شوێنێک بۆ نمونە میدیایەکی تر تا چەنە پێویستە هەموو ئەمانە لە پێنە و خزمەتکردنی ئەم پەیامە گرنگە
دەبێ هاوکار بن و دەبێ یەک جەستە بن هەمویان پێکەوە چۆن ئێستا تۆ دەنگێک تەیە لە هەڵەبجە بەڵام منێکی علامیش دەبێت دەنگکەی تۆ بەرزکەمەوە بمە بڵندگویەک بۆ دەنگەکەیت و تا چەندە گرنگە هەمووانە پێکەوە هاوکار بن ینی دوجار یەک خێزان بن. ئەگەر لە مستافی ئەمە سەریکەیت ئەم بەرابەڕێزانە خۆشویستانە ڕەنگە هەرێکە و لە شوێنی کارێکی تری هەبێ بەڵام ئێمە توانیمان ئالێرا لە بۆ ئەم چوارچەوەی کە پێویستمان پێیەتی کۆبینەوە دابنیشن بەیەکەوە نەکەر ئەم ساڵ لە ساڵی ڕابردووشتا لە پێشتریشە ئەو بۆ ئایندەتریشی شەڵام خەتە نەبێت چۆن پێویستان بەوە هەیە تاکەکانی کۆمەلگا بە جیاوازی ئینتیمابی و ڕاکانیانەوە کۆبینەوە ئەوەندەش پێویستان بەوە هەیە بە جیاوازی تواناکانەوە ئێمە ئیشکار بکەین و هەنگاو هەڵگرین ئەمڕۆ ئەو فراغەمان هەیە بەجددی ئێمە نەمانتوانیوە کۆکەرەوەی تاقەکان بین کۆکەرەوەی تواناکان بین نمەخان سەیریکە لەو تەمەنەکەمەی کە هەیەی توانێتی ئەداهی گەورە بکە ئەگەر ئەمە دەستی بگری زیاتر ئەگەر ئەمە بەدەمیەوە زیاتر بۆیە پێویستمان بەوە هەیە ئێمە هەندێک شتێک تەجاوزیکەن لە حاتی خۆمانە بۆ ئەوی پێ بگەین بۆ ئەوی تێبگەین بۆ ئەوی گەورە بین ئەبێ بربەستەکان بشکێنی ئەو بربەستانێکەوە خۆمان لەلایەن دەرونی و دروستماکە نەک لە واقع ئابوونی هەبێت بۆ وێنە من کارێکی جوانی تۆ ئەبینم کارێکی جوانی نەمە ئەبینم لەبری ئەوەی کە دەستخۆشی بکەم هەنگا و هەڵگرم لەگەڵیا دەستبار بم زۆر جار ئێمە وا ڕاهاتوین لەسەرەوەیکەوە بین ئەوەندەی زمانی تەژێکردمان هەبێت زمانی هەندارمان هەیە زمانی ڕوخێنەرمان هەیە زمانی شکاندنمان هێزگان ئەو زمانەمان هەیە کە ناتوانین بەرامبەری پێ بگەین بۆ پێویستمان بە ئەو هەیە جارێکی بگرن بۆ خودی پەروەردە لە ذاتی ئینسانە لای هەندێک لە فەیلسوفەکان قسە لەسەر پەروەردەیەکرێ ئەڵەگەر ویستت پێناسی هەر دەسەڵاتێک هەر سمێک بکەیت لە پەروەردەکەی وەسەریکە جا پەروەردەکەیش بەجددی ئەم بوارە ڕۆحی پێویستە بوارە ذهنەکەی پێویستە بوارە فکرەکەی پێویستە بوارە جستەکەی پێویستە ئەمانە هەر هەمووی پێویستەکە گرێدراو بن بەیەکەوە ئێمە لەتوانێت بە پیتوانای خۆمان بە پێی هەوڵی خۆمان هەوڵەدەین ئەو بوارە تا پێمان دەکرێت هەنگای لە ساڵ کرد زۆر باشە ماوەسا ڕێنەز من 5 دقەیەک دەرفەتمان ماوە دەمەوێت بزانم چیتان هەیە بەرهەمێک کە هەمووتان پێکەوەیی بێواتە بە تاک نەبێت هیچ بابەتێکی لەو شێوەتان هەیە کاگارام یعنی بێ شتێکمان پێشکەش کایتی لەو پێنج خولەکە لەگەڵ هاوکاران کامەمان پێش ئەوتان مەش دەستی لێرەوە ئەو دەستی پێکرد ئەو حازرە ئەگە بیرتان چێتەوە بۆتان هەڵێ تێکستەکەوەی ئەمە لە بەرنامەی کارانی ئەگەر خوانە خازان سلامي خوالدي داري محمد سلامي خوالدي داري محمد لالو بيت ياراني محمد لالو بيت ياراني محمد لبو پرسیم لبرچی زور جوانی برانگی سوروا و شادمانی بشرمك وبنرمك داي جوابم وتي بابيت بلم باتوش بزاني لبر عشقي محمد سور الرنقم بدان صلوات لأنواري محمد سلامي والدي داري محمد سلامي والدي داري محمد لالو بيت ياراني محمد لالو بيت ياراني محمد لمن برسيم بوبمش وقارويلي دمك هيتو دمك جمان هيلي لمن برسيم بوبمش وقارويلي دمك هيتو دمك جمان هيلي بلالي يا خوچوار دي بوچي آواي ودي بابيت بلم دردي دلاكم لبار عشقي رسول سور رنقم بدان صلوات لأنواري محمد سلامي والدي داري محمد سلامي والدي
محمد لآل بيت ياراني محمد لآل بيت ياراني محمد من باري مدينة برسي بوشي كزو عاجز بناسي لبريتشي لمن باري مدينة برسي بوشي كزو عاجز بناسي لبريتشي كواد القصد باريشانياني ودي بابيت بلين باتوش بزاني لباج وفاتي فاخري عالم آوى بدان صلوات لجمالي محمد سلامي على داري محمد سلامي على داري محمد لآل بيت ياراني محمد لآل بيت ياراني محمد لآل بيت ياراني محمد دەستان خۆش بێ ڕێنازیان زۆر سپاس بۆیەوەش مامۆستا عەدنان مامۆستا ڕێناس کاگارام و مامۆستا عوسمان و مامۆستا سەباح و مامۆستا گیانگیر و هەردوو هاوکاری عەزیزمان ڕاوێژ و کاک بیلال ڕاج دەژن بوون بەڕاستی دەشتان ساغ بێ گەورەتان کردین ماندوو نەبن و مێلی سەرکەوتتان بۆ خوازین دەرفەتەکەمان بەم شێوە کۆتایی هات لە ساغ و سەلامەت بن کۆڵێک جوێکی عیرفانی و دڵ دەروونمان ئارام بوویەوە ماندوو نەبن سەرکەوتوو بن نما خاندەستی تۆش خۆش بێت زۆر سپاسدانەکەین ئازیزان و خۆشەویستان بڕگەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیواییکە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین سپاس بۆ بینەریتان خۆتان لەگەڵ